لە بەرامبەر بڕیارەکەی ئەنجومەنی سەندیکای پارێزەران کە بادەنگی پارێزەرەکانی کێتی و پارتی لە ئەنجومەنەکە شێوازی هەڵبژاردن لە لیستی کراوەوە بۆ لیستی داخرا و گۆڕا، پارێزەرانی لیستی پیشەیی لە شاری سلێمانی بڕیاریاندا بایکۆتی هەڵبژاردننی ئەنجومەنی سەندیکا بکەن. بە پێچەوانەی یاسا و پرەنسیپە دیموکراسیەکان و لە دوای پەسەندکردنی لیستە بەشداربووەکان ئەنجومەن بڕیایدا بە دەستکاریکردنی میکانیزم و شێوازی هەڵبژاردن لە لیستی کراوە بۆ لیستی داخراو. ئەم بڕیارە لە کاتێکدا پێچەوانەی پرەنسیپەکانی دیموکراسیە هاوکات زەوتکردنی ئیرادەی پارێزەرە کە لە بری دەنگدان بە نوێنەری ڕاستەو خۆیان ناچار دەکرێن بە دەنگدان بە لیستی حیزب و لە بری دڵسۆزانی پیشەکە دڵسۆزانی حیزب دەبنە نوێنەری پارێزەران لە کۆنگرە. بۆیە ئێمە وەک لیستی پیشەیبوونی پارێزەرایەتی لە شاری سلێمانی بۆ دژایەتیکردنی ئەم بڕیارە نایاسایی و نادیموکراسیەی ئەنجومەنی سەندیکا کە دەبوایە سەندیکای پارێزەران وەک توێژێکی یاسایی شیاوترین و سەردەمیانەترین شێواز و میکانیزمی هەڵبژاردننی پێڕەو بکردایە، بڕیارماندا بە بایکۆتکردنی ئەم شانۆگەری ئامادەکراوەی سەندیکای پارێزەران و داوا لە سەرجەم هاوپیشەکانمان دەکەین کە بەشدار نەبن لەم پرۆسە نایاساییە و لە ڕێی بەشداری نەکردنمان ڕێگر بین لە شەرعیەتدان بەم پرۆسە نایاسایی و نادیموکراسیە. ئەندامانی لیستی پیشەیبوونی پارێزەرایەتی جەخت لە بڕیارەکەیان دەکەنەوە پێیان وایە یەکێتی پارتی لەوە دڵنیان کە نوێنەرەکانیان ناتوان دەنگی شایستە بەدەست بهێنن، هەر بۆیە هەڵبژاردنەکەیان بۆ لیستی داخرا و گۆڕیوە. بەڵام ئەمە خۆی جگای پرسیارە ئایا بۆ سندیکا دوای دواخستنی ساڵێک و حوت مانگ بڕیایدا بەکردنی هەڵبژاردن بە شێوەیەکی داخراو. ئەمە یەک شکۆی پارێزەر ئەخاتە مەترسیەوە کە سندیکا هەوکارێکشە لە کوردستانە کەسا شکۆی پارێزەر کەم بۆتەوە و دووەمینیش دەستێوەردانی حیزبیە کە بە تاوەتی دیارە لە ناو سندیکاکەی ئێمەدا ئەندامێکی مەکتەب سیاسیەک ئەنجومەنێکی سیاسی ئەڕواتە ناو سندیکاوە لەگەڵ لایەنەکان لەگەڵ ئەندامی ئەنجومەنی سندیکای پارێزانە کۆ ئەبێتەوە. ئەمە بۆ خۆی جێگای پرسیارە و دەستێوەردانی حیزبی بە تاوەتی دیارە ناو سندیکاکەی ئێمەدا. خۆی ئەمە بەتەنیا کێشەکە لەوەیان یەکە بکرێ بە لیستی داخراوە خراپی لیستی داخراو و کۆنتڕۆڵکردنی با بڵێن سندیکای پارێزەران لەلایەن حیزبەوە بە تایبەتی لەلایەن یەکێتی و پارتیەوە. ئەم خەتەرە بەلایەکە، بەڵام خەتەری گەورەتر ئەوەیە کە یەکەم سندیکا کە دەستیان بۆ بەر سندیکای پارێزەرانەوە کۆنتڕۆڵکردنی سندیکای پارێزەران بەمانای دەستخستنە ناو تێکڕای سندیکاکانی کەیە بۆ داهاتوو. لە بەرامبەریشدا لیستی ئەوبەشی پارێزەرایەتی پارتی وەکێتی بڕیارەکەی ئەنجومەنی سندیکای پارێزەران بە بڕیارێکی گونجاو بۆ هەڵبژاردننی سندیکای پارێزەران دەزانن. بەرژەوەندی پارێزەران وایە خواست کە لیستەکە ببێت بە داخراوی ڕێژەی. باڵێ. دیاریکردنی لیستی داخراو بۆ هەڵبژاردننی چین و توێژێکی سەردەمی وەک پارێزەران لەلایەن کێتی و پارتیەوە بۆ پاراستنی بەرژەوەندی و هەژمونیان بەسەر سندیکای پارێزەرانەوە لە کاتێکدایە کە تەنها لە وڵاتە دواکەوتوەکان ئەم شێوازی هەڵبژاردنە بەکاردێت و تەنانەت لە زۆرێک لە وڵاتانی پێشکەوت و دیموکراسی هەڵبژاردن بە شێوازی کراوەی تەواو بەڕێوە دەچێت. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.